سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کەمبوونەوەی ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا، دۆزینەوەی ڤاکسینی تایبەت بە کۆرۆنا لە جیهاندا. پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە کەی ئەم ڤاکسینە دەگات بە هەرێمی کوردستان، تەمەنی ئەم ڤاکسینە چۆن دەبێت، نەخۆشخانەکانی کوردستان چەندە دەتوانن ئەم ڤاکسینە بەکاربین و پێشوازی لەم ڤاکسینە بکەن. سەبارەت بە کەمبوونەوەی ڕێژەی توشبوون بزانین هۆکارەکان چییە، کاتی لە ناوچوونی ڤایرۆسی کۆرۆنایە یاخود هۆکاری تر لە پشت کەمبوونەوەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنایە. ئێمە لە یەکێک لە نەخۆشخانەکانی هەولێرین تایبەت بە کۆرۆنا دەمانەوێت لەگەڵ بەرپرسانی ئەم نەخۆشخانە و دکتۆران و کارمەندان گفتوگۆ بکەین، بزانین دۆخەکە بەرەو کوێ دەڕوە. لەم نەخۆشخانەیە کە تایبەت بە کۆرۆنا بوو، ئەو کاتێک کە لە وەرزی هاوین خەڵکێکی زۆر تووشی کۆرۆنا بوو، تەنانەت کەەوەی ئێستا ئەمە لێرەین هۆڵی پیاوانە لێرە شوێن نەبوو. نەخۆشیێکی زۆر ئەو نەخۆشخانە بە نەخۆشخانەکەی تری دەگوت کاکە شوێنم پڕ بووە، تکایە ئەگەر یەک قەروێڵەی بەتاڵی شەبێت با نەخۆش بنێرم. بەڵام وەکو دەبینن خۆشبەختانە ئەمە شوێنی پێشوازی نەخۆشی کۆرۆنەیە لە نەخۆشخانەی ڕۆژاوای هەولێر کە زیاتر لە 80 قەروێلەی تێدایە، لە هەم لە هۆڵی ئافرەتان هەم پیاوان. بەڵام وەکو دەبیندرە ئێستا خۆشبەختانە وەرزی پاییزە، سەرڕایەوەی کە قسەی زۆر دەکرێت لە وەرزی پاییز مەترسێکی گەورە هەیە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. بەڵام خۆشبەختانە وەکو کابرا گوتنی ئەلحەمدولیلا قەروێلەکان چۆڵن لە نەخۆش. بابزانین ڕێژەی توشبوون بە بەراورد لەگەڵ ڕابردوو چۆن بووە. ڕێژەی توشبوونی کۆرۆنا هۆکارەکانی کەمبوونەوەی توشبوون کە زۆر جار باسی لێوە دەکرێتەکەی ئامارەکان وەزارەتی تەندروستی دەڵێ دوێنێ 4 کەس تووشی کۆرۆنا بووە لە هەولێر. دکتۆر کاروان بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕۆژاوای دکتۆر سڵاوت دەبێ با جارێ بامزانین ئامارەکان چی دەڵێن، بەجددی ڕێژەی توشبوون کەم بۆتەوە یاخودنە؟ بەڵێ بەخێر بن. الحەمدوللا ئەم لەسەر نەخۆشخانەی ڕۆژئاوای دەتوانم قسەی بکەم و معلوماتی دەقیقتان دەمێ. لە یەکی هەشت کە بڕیار درە نەخۆشخانەی ڕۆژئاوا تا تایبەتمەند بکرێتن بە وەرگرتنی نەخۆشی کۆرۆنا و چارەسەرکردنیان، لە 5/8 دەستمان کرد بە نەخۆش. تقریبا 85 قەلوێرەمان هەیە تایبەت بە وەرگرتنی نەخۆشەکان، 75 لەسەرەوە تقریبا بە 12 نەخۆشی در پێشوازیەکان هەیتمان. هەموو بێدەکانمان فول بوو، شوێن نەما بڕوات هەبی، ینی بەس بۆ وەرگرتنی ئۆکسزین جاروێ لەسەر قەلوێرانەش دەبووە دوو کە دوو نەخۆش بەس تا ئۆکسزینی وەردەگرێت تا شوێنش کە تەرتیب دەبوو نەخۆشێک تەخریزەکرێت دەچۆماڵەوە دەرچوو بەئەکیدی لە تاقی ئێمە دەرچوو بوو و ڕێژەی مردن گەلەگەلک بەرز بوو. ڕێژەی نەخۆشیەکان توندی و شدەتی نەخۆشەکەی زۆر خراپ بوو. ئەو نەخۆشانەی لە بۆمان داهاتن 1970 عینایان دەویست، مەناعیلات هەمومان بە ئامێری سیپاپ ئەوی بچووکەکان تەرتیب دەکرد و وەکو ینی وەقت وەرگرتنك ئەگەر بێت و بێدەچی عینایی تەرتیب بێتن هەتا ئەو نەخۆشانە بگوازینەوە. بەڵام ئەلحەمدوللا تقریبا مانگێک دەبی ڕێژەکە سەبر هاتە خوارەوە لە 85-90 نەخۆش لە بۆ ئێستا کەمتر لە 40 نەخۆشمانە 38 نەخۆشمان. ماوەی مانگێکە ئێوە هەست بەکەم بوونەوە، ماوەی مانگەکە هەست بەکەم بوونەوە دەکەین. بەڵام تقریبا ئەوە 5-6 ڕۆژە حدودی نەخۆشەکانی مە چلی تێپەڕ ناکە 42-43-38 ئەو دەوروبەرێ. باشە قسەی زۆر لەسەر ئەوەیە کە دەبێت دەڵێن بۆچی دەبێت توشبوون بە کۆرۆنا ینی کەم ببێتەوە، هۆکارەکان چییە؟ بەڕاست دکتۆرم ئەم پرسیارە لای هاوڵاتیە. تەماشای تورکیا دەکەیت، تەماشای ئێران دەکەیت، تەماشای ئەمریکا دەکەیت، زۆربەی وڵاتان دەڵ ئەزمێ ئێستاش ئەزمێ، بەڵام لە کوردستان ڕەشەکە کەم بوو. بەڵێ
احتیمالێکی زۆر زۆری هەیە نەک احتیمال ئەوە ینی حقیقەتێکی گەورەیە کە خەڵک چەندی پابندی بە هۆکارەکانی خۆپاراسن ماسک بەسن دەستشتن دوورکەوتنەوە لە یەکدری ئەوە دەکاتن ڕێژەی توش بوون ڕێژەی شدەتی نەخۆشیەکە کەم بیتەوە ڕێژەی مردون و لەناو هاوڵاتیان کەم بیتەوە ئەوە یەک ینی خۆتان زان حکوومەت هەرێم چەندین هەنگاوی گرتەبەر لە بۆ کەمکردنەوەی توشبوون بە نەخۆشی کۆڕنا یەک لەوانە ینی هەرچەندە ینی بەڕاستی مناڵەکانەوەی ئەو وڵاتەی زەرری پێدەکات بەڵام قوتابخانە سەبەبەکی ڕئیسیە وەکو نقطەی تەوزیع وایە قوتابخانە بەڵێ خۆپارێزی قوتابخانە سەیەم شت بەڕێی من بەڕاستی طبیعەتی ڤایرۆسەکە ئەوە لە هەندە شوێن دەگاتە لووتکە لە هەندە شوێن دادەبەزیتن ئەوەی ئەمەش ئێساس پێ دەکەین جگە لە ئەو هۆکارانی خۆپاراسن چونکە گەتم بەراوردی مانجی هەفت و مانجی هەشت و مانجی ئەوە ئەو کاتانێک کە کەرەنتینەش هەبوو خۆپارێزێکی زۆر شدەتر هەبوو بەڵام هەر خەرک توش بەڵام ئێستا تەماشا دەکەی خەڵک توشبوون کەم بوویتەوە ئەوە یەک لە سەبەبەکانە طبیعەت و ئەوەی خاصەتی ڤایرۆسەکەی ئەوە بەڵام کەم بوون دەچی هۆکارشکە لە بۆ ئەوەی کە ڕێژەی ینی مردن بە تایبەتی کەموویتەوە شارەزابوونی پزیشکانە لە هەموو دنیا و لێرکانە و بەردەستبوونی هەندێک دەرمانی تایبەتە کە لە بە کۆڕنایی بەکاردێک کە پێشترێ بەکار نەدەهات ئەو وای کردووە کە ڕێژەی مردن کەم بکات. باشە دکتۆر کاروان بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕۆژاوایە باسی لە چوار خاڵ کرد من حەز دەکەم تۆزێک ئاماژەی زیاتری پێ بدەم بێ خاڵکە زۆر سەرنجیمنی ڕاکێشە سەرڕایەوەی کە باز لە شارەزابوونی دکتۆرەکان دەکات لە چۆن ڕوبەڕووبوونەوەی توشبوونی کۆڕۆنایە مامەڵەکردن لەگەڵ ڤایرۆسی کۆڕۆنا باسی لەوە کرد کە بۆچوونێکی هەیە دەڵێت پێم وایە ینی خۆی تەمەنی ڤایرۆسەکە بە تایبەتی کاتی ئەوە بێت ئەگەر نەڵێن لە هەموو دنیا بەڵام لە کوردستان کاتی تواننەوە و نەمانی ئەو ڤایرۆسە و لە ناوچوونی بێت بۆیە ئەمە ئەو وا دەڵێ یەکێک لە هۆکارەکان بەوە دەبینم کە خۆی تەمەنی ڤایرۆسی کۆڕۆنا بەرەو لە ناوچوون و نەمان بچێت بۆیە وای کردووە ڕێژەی توشبوون بە کۆڕۆنا لە کوردستان کەمتر بێتەوە. لە دەست پێکی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە جیهان لە کوردستاندا یەکێک لە پێویستیەکانی نەخۆشەوە بوو ئۆکسجین ئەزمەیەکی گەورەی دروست کرد لە کوردستان لە زۆربەی وڵاتانی دنیا چووکە خواستێکی زۆر لەسەر ئۆکسجین و زۆربەی نەخۆشخانەکان ئامێرەکانی تایبەت بە بەرهەمهێنانی ئۆکسجین بەشی نەدەکرد بۆیە لە قۆناغەکاندا لە ڕابردوو یەک بوتڵ ئۆکسجین لە بازارە ڕەش گەیشت بە 150,000 دیناری عێراقی ئەزمەیەکی زۆر بوو خەڵکێک ینی هەر هەوڵی ئەوەی دەدا بتڵێک بە شێوەک لە شێوەکان بۆ خۆی گڵداتەوە هەڵی بگرێت ئەزمە دروست بوو لە نەخۆشخانەکان بەڵام خۆشبەختانەوەکو دەبینین ئێستا ئۆکسجینێکی زۆر لە بەردەم نەخۆشخانەی ڕۆژاوای هەولێرە کاک سەیفەدین یاردەدەری بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەیە پێم بڵێ ئێستا ئۆکسجین چۆنە کۆنتڕۆل بۆ دۆخەکە پێویستیەکان وەکو پێشترە بەخێر بێن بەنسبەت نەخۆشخانەکەمان هەر لە بیدایەتی کردنەوەی ئامادەسازی تەواوی کرد بەنسبەت ئۆکسجین ئێمە نزیکەی 450 بتڵمان ئۆکسجین هەیە هەروەها دوو خەزانمان هەیە و کارگەکی سنترۆلیشمان هەیە خۆشبەختانە تاکو ئێستا کێشەی ئۆکسجینمان نەبوو پێشترش نەبوو لە بیدایەتی نەخۆشخانە ئەمە دەتوانین ینی زوو دەرسمان نەخۆشخانەکانی تر وەرگرت احتیاتی خۆمان وەرگرت ڕۆژانە نزیکەی 100 بتڵی ئۆکسجین پڕ دەکرایەوە من لێرەوە دەستخۆشی لە کارگەی ئەربلستیل دەکەم کە هاوکارێکی زۆر باشیان کردین بەبێ بەرامبەر ڕۆژانە 100 بتلیان بۆ پڕ دەکردین ینی کارگەیشتەوە مەرحەلەیە یارمەتی نەخۆشخانە بدرێتن بەڵێ بە تاکید بیدایەت وا بوو خەڵکی خێرخواز بێتە مەیدان بە تاکید ینی ئەمە لێرانە دەستخۆشیان لێ دەکەین ینی بەڵام وەکو فەرماگەی تەندروستی وەزارەتی تەندروستی بەردەوام لەسەر هێڵ بوون بە هیچ شێوەک کێشەمان بۆ دروست نەبووە. ئەم نەخۆشخانەی لە پێشودا تایبەت بەچی بوو نەخۆشخانە بدایەتی ئەم نەخۆشخانە ترۆما سنتەر بوو ئەنی زۆربەی حادیسەکان ینی ئەو نەخۆشانەی کە تووشی ڕووداوی نەخوازرا بوون دەهاتنە ئێران. باشە
کە کرا بە کۆرۆنا لە مانگی هێشتەوە تاوکو ئێستا بەڵێ تەخمینیەن یانی ئەگەر ئامارێکتان هەبێت چەند پێشوازستان لە چەند نەخۆش کردووە بەپێی ئەو ئامارانەی لە چواری هەشتەوە تاکو یەکی 1127 نەخۆشمان هاتوتە ئێرە چارەسەر کەمتر لە 4 بەڵێ ینی چوارمان بەڵێ 1970 نەخۆشمان هاتووە ڕێژەی چاکبوونەوە ڕێژەی چاکبوونەوە خۆشببختانە ینی ڕێژێکی زۆر باشمان هەیە بەڵام دەتوان دا هەتا 15% ینی ئەمە مردن هەبوو بەڵ مردن هەبووە بەڵێ پێم بڵێ کە سوکار تووشی کۆڕۆنا بوو بەڵێ بەڵێ دۆخی چۆنە وڵی لەخوای بەزیادی باشە باشە بەس کۆرۆنا گەلە زۆرە 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 کەس نەرێ بڵێ وڵا کەم بۆ نازاب چێ داکەم دیگۆت مەسەڵەن گوت ئەگە بم زانێ پێ هە لەمانی داتمە دەرێ نەخۆشەی هەتا برێ زەحمەتە زۆر بە زەحمەتە باشە بۆ ترسد لە ئێستا دیتم ڕۆژا دەروکە خەڵک دەمریتە خۆ تووشت بووە ئەمە توش بە بەزەمە بەزعم باشە ئێستا تۆ توش هەڵگەری ئێستا حالی هەڵگەری ڤایرۆسەکەی زۆر باشە کەوایە تۆ هەڵگەری ڤایرۆسەکەی تووشت بووە دەژڕێی باوەڕ بەوە ناکەم کە کۆڕۆنەکەم ئەوە نییە زۆرە بۆ دەڵێ ئەخەم دەبینم برا بەڵام وەزای تەندروستی وان ناڵێ وەڵام لێ کا دەبین خەڵک دەمریتن خەڵک ێ مەسەڵەن وڵا فشەم پێدە کۆرۆنە چییە چەند کەس خەڵکم دیتە لێرە هەبووە پێشتر گوتی کۆرۆنە چێم دەچم فەرمێستا وەزعی زۆر خراپە هەیە لەلار داوا لە خەرچی دەکەم هەموو خەرچی کوردستان هاتا بکرێ خۆیان پارێزن هاتا بکرێ لە لە بەرچاوت بمرێ وڵی شوێ نەفەرق مرد ڕۆژانانی خەڵک شەوە لێرێ دوو ڕۆژە دوو ڕۆژە لێرە یەک کەست بینیوە پێش خستەخانە دیارە خەڵک وا دەگریە و هاتا وەزعەکەی بە چایخواان نەبینی نازم کەوا کەس نەڵێ دنیا شامی شەریفە کۆڕۆنە نەماوە بەخوا زۆر خەتەرە نەخۆشەشی هەتا برێ خەتەرە یان لە پێ ساوت تەنگە نەفەس دەبی دەخچێت نیست بناکرێت ئەوانەی لەسەرەوە ڕۆژیان خراپە وڵی هەیە باشە هەیە خراپە مشەکەلە یانی هەرەکە نەوەکە دەست خۆش بەس داوا لە خەڵکی دەکەم بە هەموو شکلەشی ئێستا داکەم دەگە بم زانێ ئەو نەخۆشیەوە هەیە لە غۆفەر دەداتمە دەری دەبینم ئەشیا دەپێچیتەوە دەڵێ کەسێکی خۆشەویست گیانی لەدەستا خدا ئەفوی دەکە ئیشاڵە ڕوحی بە بەهەشت دەبێت لە هۆکارەکە کۆڕۆنە بوو هۆکارەکە کۆڕۆنە بوو بەس نەخۆشی ترشی لەگەڵ و بابلین دڵی زەڵتەی سەری هەبوو سوکەری و زەختی هەبوو سوکەری و زەختی تەمەنی چەند بکەوە سێ چار نەخۆشیە 7 ساڵ بوو چەند ڕۆژ بووە و نەخۆش دە 12 ڕۆژە تقریبا دە 12 بەس ڕۆژە زۆر خەتەر بوو خەتەر بوو باشە چ دەڵی سەبارەت بەوانەیە ئێستا زۆر کەسێ خۆی ناپارێزی گوێ ناداتە خۆ پاراستن خۆ بە خۆ تۆ هەڵگەری ڤایرۆسەکەنی دەبێ خۆیان هەڵگەری چەند لەگەڵ بە هەم شێوەک کە باوکی خۆم بوو داهاتمە سەری بە هەموو نوع خۆم دەپاراست خۆت دەپارێت چ دەڵێتە ئێستا لە دەرەوەیە زەرری ماڵەوەم دەگەێنم دایکم ماوە خوشکم ماوە براکان ماوە باوانش دەدەست نەدەم قسە لەسەر ڤاکسینەکە دەکەین بەڕاست ئەم ڤاکسینە هەموو دنیا هەموو مرۆڤایەتی دڵی پێخۆشە بەڵام چارەسەر ئەم ڤاکسینە ئەرێ کۆتایی بە ڤاکسینەکە دێ ینی بە کۆڕۆنا دێ بە تەواوەتی تر ئەمە بۆ خۆمان لە ماڵەوە دابنیشین کۆڕۆنا وەکو نەخۆشیێکی بەسییتیان فلەوەزە سیر بکرێت ئەو ڤاکسینەی کە لە مرۆڤ دەدرێت پرسیارەکە لێرەدا ئەوەیە بەشی چەندی دەکات مانگێک 2 مانگ ساڵێک بۆ هەتا ئێمە وەکو دەگوترێت لە منداڵیەوە پێکوتەمان لێ دەدرا لە سەرشان دواتر هەڵمان نەدەگرتەوە جارشکە لێ نەدەدراینەوە ئایا ئەم ڤاکسینەش بە هەمان شێوەیە ئەم پێکوتەیە دکتۆر هاوڕێ کە سەیدەلانیە شارەزایی هەیە لەسەر ئەم ڤاکسینە دکتۆر جارێ پێمان بڵێ ئەم ڤاکسینە چۆن دەبینی کۆتایی بە کۆڕۆنە دەهێنێ یاخۆ ئەوەی باشە ئەوەی کە دڵخۆشکەر ئێستا الحەمدوللا هەموو توێژنەوەکانە سەر ئەوەنە کە ئەو ڤاکسینە تا ئێستا تا و دقیقە ئیش لەسەرکرایە بەڵێ ڤاکسینێکە شتێکی زۆر باشە دەتوانین بڵێن ڕێژەی مردن ڕێژەی کۆڕۆنا تا ڕادەیەکی یەکجار زۆر کەم دەکاتەوە ئەوەش دڵخۆشکەر الحەمدوللا لە هەموو دنیا کە ئیشی لەسەر دەکرێت ئێستا دەتوانین بڵێن تا ڕادەیەکی یەکجار زۆر بەڵێ نەخۆشەکە کەم دەکاتەوە و ڕێژەی مردنیش
کەم دەکاتەوە ئەوەش کە دڵخۆشکەرە. باش دکتۆر ئێرە ئەمە دەرمانخانەیە بێگومان لە داهاتووشدا ئەگەر ڤاکسینەکەش بێت لە شوێنێک یعنی لە نەخۆشخانەیەک لە شوێنی دەرمانخانەکە دادەندرێت قسە لەسەر ئەوەیە دەڵێن کاکە ئەو ڤاکسینە لە ژێر پلەی هەفتا لە سەدی دەبی پارێزرێ ئەمە ئەو جیازەمان هەیە و ئامێرەی سارکەرەوەمان الحەمدوللا بەڵێ هەیە دەستیش دەکەوێتن بەڵام ئەو دوو کۆمپانیای کە ئێستا خەریکی دروستکردنی و ڤاکسینەن کە بایۆنتینک و فایزەرن ئەوانیان ڤاکسینە و دوو کۆمپانیایە بەڵێ لە ژێر هەفتا سیلیزی دەبی هەڵگیرێ بەڵام ئەوەی دڵخۆشکردتریش ئەوەیە کە چەند کۆمپانیایەکی تیکەستە لە ڕێگای ئەوەن کە زۆرێککە لە ڤاکسین هەر نەفسی ڤاکسین دروستکەن بەڵام لە پلەیەکی کەمتر کە سالب 20 ینی ژێر پلەی 20 ئەوەش الحەمدوللا دەتوانم بڵێم منەظەمەی تەندروستی جیهانی هەموو شتانی دابین کردیە بۆ ئەوەی بتوانێت ئەو ڤاکسینە بگەێنێتە دەستی هاوڵاتی بەڵێ دەکرێتن ئەو شتە هەیە بەڵێ باشە سەبارەت بە دەرمانەکان ئەو دەرمانانەی کە ئێستا بەکاردێ یاخود بەنسبەت کۆرۆنا دەتوانین بڵێن ئەمانە وا دەکات کۆرۆنا بە تەواوەتی نەمینێ ئەو دەرمانانی ئێستا ئەوەی دڵخۆشکەرە بەڵێ تا ڕاژەیەکی باش تا ڕادێکی زۆر بەڵێ ڕێژەی نەخۆشی کۆرۆنای کەم کردوتەوە ئەوەی کە لەبەر دەستە بەڵام ئەوە دڵخۆشکەرتر دەبێت کە ڤاکسینەکە بەردەست بێ لە کاتی بەکارێنانی ڤاکسینەکە دەتوانم تا ڕێژەی 1995 ڕێژەی نەخۆشی کۆرۆنا کەم دەبێتەوە بە دڵنیاییەوە. باشە من حەز دەکەم ئێوە لە ناو دۆخەکەدان بۆ توشبوون کەم بۆتەوە کەمبوونی کۆرۆنا بۆ ینی بۆ خەڵکێک ئێستا کەمتر تووشی دەبێت تێگەیشتنی تۆ چییە تۆ لە بوارەکەدا لەوانەی زۆربەی خەڵک ئەسڵەن ئەوانەی توش بوونە یان ئەوانەی نزیکی لە ئەو خەڵک توش بوونە کە مەناعی وەرگرتیە یان پێ دوای خەڵکێکی زۆر توش بووە وایە ئەوانەش توش نەبوونە لەوانەی مەناعی وەرگرتیە چونکە یەکێک لە مەسەلەن خێزانی یان یەکێک دەیناسی توش بووە فەوەکە نزیک لەوەی بێ ینی هەندێک مەناعەتش ئەوەش دروست دەکات ئەوانەی دی هەندێک خەڵکەکەش ئێستا ینی زانیاری زیاتر لە بۆ کو خۆیان بەپارستن و ئەوەشتانە ئەوش دەوری دەبینی و هەروەهاش وەکوەتی لێرە خەڵکەکی زۆر توش بوو ینی لەوانێ لە ڕێژێکی کەم هەبی کە توش نەبیتن یا ئەوەتە لەوانێ توش بۆ مەناعی پەیدا کردێ هەستیشی پێ نەکردێ. لە دەستپێکی بڵاوبوونەوەی کۆرۆنا تا چەند مانگێک ینی تەواوبوونی وەرزی هاوین لۆدێکی زۆر لەسەر نەخۆشخانەکان بوو 4 نەخۆشخانە لە هەولێر تایبەت کرابوو بێزگە لە نەخۆشخانەکانی ئالی کە لەم لاولەولە نەخۆش وەردەگیرە زەختی زۆر فشاری زۆر لۆدی زۆر لەسەر چێ بوو لەسەر دکتۆر بە تایبەت کارمەندانی پەرستار کارمەندانی تەندروستی کە ڕۆژانە ئەوان لە نزیکەوە لەگەڵ نەخۆشەکان تەعاملیان دەکرد دۆخەکە ئێستاش بەردەوام ئەو سەختی کە لە ڕابردوو بینکان ئێستاش ئەو سەختی هەر ماوە یان باشتر بۆ کێسات نەخۆشمان هەر هەیە ینی بەردەوام پەرستارانمان لە دەوامن ینی هەموو کات هەر لە بیدایەت هەتاکو ئێستاش هەموو قاوشەکانی نەخۆش بە 24 ساعتی پەرستاری تێدا بوو یان پەرستار لە دۆخێکی قڕسی بیدایەت ئێستا تۆزەک نەخۆشەکان کەم بووینەوە ئارکەکانیان سوکتر بووە هەر داوامی خۆیان بەردەوامن 4 شەفت بوون بەڵێ هەرێکی 6 ساعتی بەردەوام لەناو ڕەدهەی نەخۆشی بووە هیچ کاتێک نەخۆشمان نەبووە کارمەندی تەندروستی پەرستار لە لای نەبیت کەس گیانی لەدەستا لەو ماوەی ڕابردوو پەرستارمان هەبووە گیان لەدەستداوە زۆربەی بە قوربانی نەخۆش بەڵێ یەک پەرستارمان هەبووە گیان لەدەستدا پیاو باشە قسەی زۆر لەسەر ئەوە بوو کە هەر کەسێک لە نەخۆشی کۆرۆنا نزیک بێت لەوانەیە ئەویش تووشی ڤایرۆسەکە بێت یاخود ینی لە کۆتادا ئەویش توش ببێت بەڵام هەندێک جار جێویستی ئەوە دەبین ینی پەرستیار هەبووە لەگەڵ نەخۆش ماوەتەوە یان دکتۆر هەبوو لەگەڵ نەخۆش ماوەتەوە تووشی کۆرۆنا نەبووە ئەم شتە ڕاستە یان ڕاست نییە کەسە بووە ینی بەردەوام لەگەڵ نەخۆش بێ و خۆی پاراست بێت تووشی کۆرۆنا نەبوو بێت یان هەمووتان تووشی کۆرۆنا بوو شتیوە هەبووە لەگەر نەخۆش بۆ توش نەبووە بەڵام خۆی پاراستیا زیاتر خۆپاراستنەکەی کەمامە بووە ینی دەمامکەکە هۆکاری سەرچیە هۆکاری سەرچیە لە هەموو زیاتر مهمتر کەمامە باشە بەڵام هەندێک دەڵێن بەرگری لە شێگەر کەسێک باش وێ لە ئەسڵدا بەرگری لە شەکە گرینگە ینی ئەوەندەی کە تۆ دەتبینی
نەخۆشەکان بەشێکیان گیانیان نەدەستدا بەشێک چاک دەبوونەوە مەسەلەکە چییانی چۆنە هەندێک کەس دەبێت بە قوربانی هەمووی بە تەمەن بوون هەمووی ئەو کەسانە بوون مەرزە بەرگری بەرگری لە تەبا بۆ خۆپاراستنیژی کەمامەکە زۆر زۆر زەر بابزانین ڤاکسینەکە کەی دەگات بە عێراق و هەرێمی کوردستان تا ئێستا دیار نییە بەس لیژنەک دانرایە لە بەغدا دیراست دەکەن عقدی ئەوەلی کرایە بەس عقدی کۆتاییان نەکردیە لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمیش لیژنەیەکی باڵا دانرایە بۆ ئەوەی دیراسە بکەن کامە شەریکە دەتوانن بیگەنەوە لە بۆی بتواندرێت لەسەر ئاسی هەرێمیش دابین بکرێتن یاخودنا باشە ڤاکسینەکە وەکو بودجە خۆ بێبەش ناکرێت کوردستان بێت خۆی وەکو ڤاکسینەکانی تر ئەگەر هات و بەغدا کڕی و ئەو کاتە حسەی هەرێمی کوردستانی شتێدا دەبی لە نێویان شاری هەولێرش کەوایە قسە هەیە بدرێتە هەرێمی کوردستان بە تەکید ئەگەر بگاتە بەغدا ئەو کاتە حسەی هەرێمی کوردستانی شتێدا باشە ڤاکسینەکە دەڵێن پێویستی بە کۆمەڵێک موسەرزەماتی تایبەت هەیە ئەوە لە کوردستان نەخۆشخانەکان هەیە کە بتوانین ئەم ڤاکسینە بە تایبەتی کۆمپانیای ڤایزەر بگات بە هاوڵاتی لە نەخۆشخانەکان ئەم ڤاکسینە پێشکەش بکەن خۆی لە بۆ ڤاکسینەکە پێویستە لەگەڵ شەریکەی یعنی بە بڵێن دایک ئەوانەی کە دابین دەکرێتن چ لەلایەن بەغدا چ لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێویستە لە لایوانەوە دابین بکرێ ڕاستەوخۆ ئەو کۆنتینەرانەی یان ئەو پێداویستیانی کە پێویستە بۆ گواستنەوەی ئەویشی لەگەڵ دابین دەکرێتن لە بۆی بە پارێزراوی بگاتە هاوڵاتیان باشە سەبارەت بە کەمبوونەوەی ڕێژەی توشبوونی کۆڕۆنە لە نێو هەرێمی کوردستان هەولێر لە پێشەوەی ئەو شارانەی کە کەمترین توشبوونی هەیە هۆکارەکان چێ بە بۆ چوونیەوە هۆکارەکان بۆ ماوەی ڕابردوو دوو کاری زۆر سەرەکی و گەورەکرا یەکەکیان ئەوەیەکەوە هۆشیارکردنەوەی خەڵکو و هەندێک خەڵکیش بەڕاستی ناخۆش بوو کە سزادانی تێدا بوو بەڵام وای کرد خەڵکەکە زیاتر پابند بیتن ماوەیەک ڕێژەی مردن زیادی کردو بوو ئەوە ژوای کرد خەڵکەکە پێداچوونەوە بە پابندبوون بە ڕێنماییەکان بکات داخستنی قوتابخانەکانیش کاریگەریەکی زۆری هەبوو باشە ئێستا لۆدماوە لەسەر نەخۆشخانەکان یاخود پشووەکتان وەرگرتووە لەوەی ئیسراحەتێک هەیە لەبەرەوەی کە ڕێژەی توشبوون کەمتر بۆتەوە بزانام ئەمە پێشفترەیە کە پرۆتۆکۆل گۆڕا لەسەر نەخۆشخانەکان لۆت تۆزە کەم بوو بەڵام لەسەر چاودێری چڕ و عینایەکان هەر لۆت زۆر ماوە بەس ئەو ماوەی ڕابردوو ئەو دۆ ڕۆژە لۆت لەسەر چاودێری چرش کەم بوویتەوە لێ دەتوانین برین بە تەواوی لۆت لەسەر نەخۆشخانەکان کەم بوویتەوە باش شەپۆلی دووەم چاوەڕێ دەکەن هەموو وەختێک ئەمە چاوەڕوانین کە شەپۆلی تر هەبیتن یاخود بەرزبوونەوە هەبیتن بەس دووشت زۆر گرنگە ئەمە احتیمامی پێ بدەین یەکەشیان ئەو ڤاکسینەی کە ئێستا بەکاری دێنین پێش ئەوەی کە ڤاکسینەکەی تر بگاتن ئەگەر ڤاکسینی تەواویش گەیشت ئەو کاتی دەتوانین بڵێن ئاسانتر کۆنتترۆل لەسە دەکرێت لە هەندێک وڵات ڕێژەکە بەرز دەبێتەوە لە کوردستان بەرەو کەمی دەڕوە هۆکارەکە چییە؟ هۆکاری سەرەکی خۆپاراستنە هۆکاری تریش ئەوەیەکەوە خەڵکێکی توش بووە بەرگری لۆ دروست بە توش نابیتەوە سەرڕای ئەوەی ئەو ڕێنماییەکانی تر تا چەند جێبەجێ دەکرێتن هەتا ئەمە ڕێنمایی جێبەجێ بکەین ژمارەی توشبووان کەمتر دێت باشە تەوقع دەکەی ڕێژەی توشبووان چەند بێت لە سەدا چەندی خەڵکی کوردستان تووشی ڤایرۆسی کۆڕۆنا ببێت ئێمە بەپێی ئەو ژمارانەی کە ڕۆژانە دەستنیشانمان دەکرێت جگەرەوەش چەند کەسێک هەبوون خەڵکان هەبوون کە نەدەهاتن پشکنی بکەن ئێمە بەڕای ئێمە تاوەکو ئێستاکە نزیکەی 30% شاری هەولێر تووشی ئەو ڤایرۆسە بووە و هەڵگەری نەخۆشیەکە بوو. وەک وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە دەکات ڕێژەی توشبوون بە بەراورد لەگەڵ چەند مانگی ڕابردوو توشبوون بە کۆڕۆنا کەمی کردوتەوە کۆمەڵێک هۆکار هەیە لە سەرووی هەمویانەوە خۆپارێزی و ڕێنماییەکانی ئەم دوایە حکوومەتی هەرێمی کوردستانە چ لە کەرتی پەروەردە و خوێندنی باڵا چ لە کەرتی تەندروستیدا ئەوەی تایبەتە بە ڤاکسینی کۆڕۆنا بەڵێ ئەوان دەڵێن گرێبەستێک کراوە حکوومەتی عێراق لەگەڵ کۆمپانیای ناوبرا و گرێبەستی کردووە و موژدەی ئەوەش دەدەن کە هەر کاتێک ئەم ڤاکسینە بگات بە عێراق پشکی هەرێمی کوردستانیشی تێدا دەبێ
ینی بە سەلامەتی ئەم ڤاکسینە لە هاوڵاتیان دەدرێ سەرەتا ئەوانەی کە کەسی بە ساڵات چوون و ئەوانەشی کە لە دەستگاکانی ئەمنین پێ بە پێیتر تا دەگاتە هەموو ئەوەی کە خەڵکی کوردستان ئەم ڤاکسینەیان بربکەوێت لەگەڵ ئەوەشدا تاکە چارەسەر خۆپارێزیە وەکو خۆیان باسی لێوە دەکەن بۆ قۆناغی ئێستا کە بە تەواوی کۆمەلگا لە کۆرۆنا دوور ببێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.